گەڕەکی جووەکان یەکێکە لە گەڕەکە هەرە کۆنەکانی شاری هەڵەبجە. کاتی خۆی کەوتۆتە ناوەندی شار. خانووەکانیان لە ڕووکاری تەلارسازیەوە تایبەتمەندی خۆی هەبووە و زۆربەی دوونهۆم و دیواری دەرەوەی هەبووە و بەتەنیشت یەکەوە بوون و لە کاتی پێویستدا توانیویانە نەچنە کۆڵان و تەنها بەناو ماڵەکاندا هاتوچۆ بکەن لەگەڵ ئەوەی سەربەخۆ بوون. دوای گیرسانەوە و نیشتەجێبوونیان یەکێک لەو کارانەی کە کردویانە دروستکردنی کنێستێک بووە بۆ سروتە ئاینیەکانیان. کنێستەکە دەکەوێتە ناوڕاستی گەڕەکەکەیانەوە کە هەمووی 100 بۆ 150 مەترێک دوورە لە مزگەوتی تەکیەی ئێستاوە. بەشێک لە خانووە لە خشت دروستکراوەکانی و کۆڵانە باریک و تەنگەبەرەکانی تا ئێستاش ماون و سیمایەکی جوانی بە هەڵەبجە بەخشیوە. جوانە لە هەڵەبجەیە گەڕێکی تایبەت بە خۆیانە بووە، مەعبەدی تایبەت بە خۆیانە بووە و پیاوە ئاینیەکانیان پیاوتراوە معلوم علاقاتی اجتماعیان لەگەڵ خەڵکی ئێرەیە بە هێز بە نەکەر بەگزادەکان خەڵکی کێ ئاسایی کێش ژنی لێخواستون و لێرە جۆرێک ئەوەی کە شاکر فەتاح هەڵێت جووەکانی ئێرە سربەسترن لە جووەکانی کەی ناوچەکانی کوردستان. ڕەگە ئەوەش پەیوەندی بە ژینگەیە منطقەوە هەبوو بێکە با بڵێن لە مێژووی دوور و درێژی خۆیان جۆرێک لە تورەران و پێکەوە ژیان لێرە هەبووە جیا لە جووەکان مەسیحیشی لێبوو، بەڵام مەسیحەکان بەرنیزبەیەکی کەم لێرە هەبوون تاکوتەرە وەکو خزمەتکار وەکو خەڵکێکی کاسب یا وەکو حەکیم یا وەکو مامۆستا یا وەکو دکتۆر لێرە بوون. جووەکان پەیوەندی تونند و تۆڵیان هەبووە لەگەڵ خەڵکی شار و تەنانەت ژن و ژنخوازیشیان لەگەڵ موسڵمانەکان هەبووە. خەڵکێکی کاسبکار و گورجوگۆڵ بوون. لە هەر شوێن و جێگایەک هەبوو بن جوڵەی بازاریان بەدەست بووە. هەر بۆیە لە دەوڵەمەندانی هەڵەبجە بوون. پەیوەندی تونند و تۆڵیان لەگەڵ ماڵی وەسمان پاشای جاف هەبووە. پارێزراو بوون لە هەموو جۆرە تونند و تیژی و ئازاردانێک. جووەکان بۆنەی ئاینی و کۆمەڵایەتی تایبەت بە خۆیان هەیە. بۆنە ئاینیەکانیان لە کنێزدا بەڕێوە بردووە و بۆنە کۆمەڵایەتیەکانیش لە ماڵەکانی خۆیاندا و لە ڕووی کولتور و ژیانەوە تایبەتمەندی خۆیان هەبووە و کۆمەڵگایەکی بچووکیان لە نێو کۆمەڵگای کوردی بنیادناوە بوو خۆیان. جوولەکەکان هەندێک پەندی پێشینانیان هەیە لە بەرگی یەکەمی مێژووی هەڵەبجە بڵاوم کردوێتەوە. دیارە پەندە پێشینانەکان یا کورد لەوانی وەرگرتووە کردوێتی بە کوردی لە زمانە عیبریەکەی ئەوانەوە یا ئەوان لە کوردیەکە وەریان گرتو و کردویانە بە زمانی عەرەبی. ینی بە شتێکی ئاوا دوکان و بازاری ناوشاریان بردووە بەڕێوە دەستپاک بوون، خەڵکێک بوون متمانیان پێکراوە. کەسێک ئەگەر لە کاتی خۆیان چی بێتە دوکانێک و پاری پێویستی پێ نەبوو وێشتی بردووە و دوای لێ وەساوە تا بوویەتی لێ وەرگرتوێتەوە. بەمە بەس سێوەیە کە پەیوەندێکی تونند و تۆڵ لە نێوان خەڵکەکە هەبووە. پاش دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل لە ساڵی 1948 تاوەکو ساڵی 1952 بە شێوەیەکی گشتی جووەکان لە هەڵەبجە و کوردستان نەمان و کۆچیان کرد بەرەو ئیسرائیل. ئیدی ئەو شارستانیەی لە هەڵەبجە بنیادیان نابوو وەک خۆی بەجێیان هێشت و تاوەکو ئێستاش ماوەتەوە. ئەم گەڕەکەی هەڵەبجە دەکرێت وەک شوێنێکی مێژووی تەماشا بکرێت، بەڵام بەهۆی گۆڕانکاری لە دیزاین و کڕین و فرۆشتنی خانووەکانیەوە مێژوەکەی بەرەو لە ناوچوون دەچێت. ئەگەر کەسانێک لە دەرەوەی شارەکە بێت و سەردانی بکات بە ئەستەم کوچە و کۆڵانەکانی دەناسێتەوە. شادی ئەمین، شار پرێس، هەڵەبجە.